ئامێری مامۆگرافی بە کاریگەرترین ڕێگەی زانستی دادەنرێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک. زۆربەی کاتبەر لەوەی بتوانرێت بە فیزیکی هەستی پێ بکرێت ئەم ئامێرە دەستنیشانی ئەم نەخۆشیەمان بۆ دەکات کە ئەمەش بەهێزترین چەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم نەخۆشیە. دابینکردنی ئەم ئامێرە هەنگاوێکی استراتیژیە بۆ پاراستنی تەندروستی کۆمەڵگە. لە سوودەکانی دەستنیشانکردنی پێشوەختە: یەکەم، بەرزکردنەوەی ئاستی چاکبوونەوە بە ڕێژەی لە 198. دووەم، سادەکردنەوەی قۆناغەکانی چارەسەر و کەمکردنەوەی توندیەکەی. سێەم، زیادکردنی ڕێژەی پاراستنی تەندروستی خانمان. با پێکەوە ئەم هیوایە بهێنینە نەخۆشخانەی میهرەبانی. ئامانجمانە ئەم ئامێرە ژیان بەخشە لە خزمەت ئێوەدا بێت. بەخشینەکەت هەرچەندێک بێت دەبێتە خشتێک لەم پرۆژەیە و خێرێکی نەبراوە بۆ خۆت. بۆ گەیاندنی هاوکاریەکانتان دەتوانن سەردانی بەشی ژمێریاری نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بکەن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.